وڵا بەداخۆگەرە قسە وەزیری سامانە سروشتەکان کردبێتی قسەیەکی زۆر نازانم بڵێم جێی داخا چونکە وەزیرێک ئاگای لە دانیشتوان و هاوڵاتیانی نەبێتریش ناوترێ لەسەری بەڵێ هاوڵاتیان ئێمە کێشەی سوتەمەنیان هەیە بەڵێ هاوڵاتیانی ئێمە کێشەی قۆڕخکاری سوتەمەنیان هەیە نەوتی سپیان پێناگا غازیان ئەبێتە ئەزما و هەروەها سەرۆت و سامانی ئەم وڵاتە بە هەدەرە درێ و نەوتی ئەم وڵاتە سەرچاو دیار نییە بۆیە ئەم بابەتانە پێویستە وەزیر ڕوونکردنەوەی تری بدایە ئەم قسەیە بەڕاستی قسەیەکە من بۆ خۆم ئەگەر قسەی ئەو بەڕێزە بێ باشی نازانم بۆ سەبارەت بە نەوتی سپیش ئێمە لە ساڵی 2009 کابینێ نوێی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم کۆبوونە لە کۆبوونەوەی یەکەمان بڕیاریدا کە نەوتی سپی بدرا بدرێ بە هاوڵاتیان بەڵام بەداخۆ نەک نەوتی سپی نەدا بە هاوڵاتیان ئەو نەوتە سپێش کە حکوومەتی عێراقی ناردی خێر و قازانجی لەو نەوتەیش وەرگرت بۆ نمونە بەرمیلێک نزیکەی 35,000 تێچوو ئەو 45,000 وەرگرت جا بۆیە ئەم ساڵیش وعدێکەکەی لەسەر زاری وەزیری سامانە سروشتەکانەوە کە لە سات هەموو ماڵێک نەوتی سپی پێ بکە هیوادارم ئەم بەڵێنە وابێ سەرزاری حکوومەتی هەرێمی کوردستانیش و وەزارەتی سامانە سروشتەکانش ئەم بەڵێنە درراوە کە لە ئەساس لە مانگی دەوە دەستکرێ بە دابەشکردنی نەوتی سپی و هەموو ماڵێک نەوتی سپی پێ بدرێ